پێشمەرگەوە باسەیە کەمیشە تینووی ئازادی دلێری سەرکێشی و بەرزەفڕیە. بەڵێ ئەوان بۆ ئەم ئامانجا لە پێناو کوردستان خەبات دەکەن. هەر لەبەرەوەشە لای کورد تەیری باز خۆشەویست و بەبەهایە. پێشمەرگە ڕەمزێکە، ڕەمزی کورد. پێشمەرگە پاڵەوانە. ئەگە پێشمەرگە نەبێ ئێمە بوونمان نییە. ئەو پێشمەرگە دیفاع لە وەتەن و لە کوردستان ئەکا. احنا نشكر ابطال البيشمركة اللي قاعد يضحون بانفسهم بارواحهم حتى يدافعون عنا وعن ابنائنا وعن اخواننا. احنا جدا ممنونين لهم والجهود اللي قاعد يبذلوها حتى يدافعون عنا. بالفعل هم البيشمركة هم الابطال، هم ابطال الوطن. احنا جدا مشكورين لهم. هي سركتم بالبيشمركة كان من دقازين هدية كردستان بتبيشمركة لا بيشمركة لا وجهه كردستان دجمن بشاقل لا دجمن بطاو السيطرة لا دجمن استقلال جو كردستان خلونا ولا بس كخناشة قد شلني لا فأخي رابا جريت مسيم إقبالها كما حسب إمكانية البيشمركة وجري رابا خقرخو رابا هجمة بالأخص هجمة جري رابا مسيم بالالو وأودو دعم سبقين بيشمركة لا وكردستان خيش لا خلونا صدروا يوقم قلات وشجب صلاة نشمشنا بلاشا نشمدانا بلاشا من دجمن وبخيلة آلها هر دائما پێشمەرگە بتاوێ لە قامە و مەسعود بەرزانی تاوساخ قالن هەڵتی لە دنی متویدە. من وەکو پێشمەرگەیە کە لە پشودام و هیوای سەرکەوتن بۆ هاوڕێکانم بۆ هەموو پێشمەرگەکانە خواز البت اخنا اخم شيخات بخايف جو اقليمة كردستان هماشا اطلن اقارة بتشمت بيشمرقة سبب بيشمرقة اواني لقتي لخاموية ملتن لا برشونيا اني لهم شيخايا اني مسلمانة اني لازدية كله دواخل جاني قبض خاطر تخاميت ملت بريشة تينا بخاجو اقليمة كردستان. ئایا دەزانن تیرۆریستانی داعش لە سەردەستی پێشمەرگە گورزی کەمەرشکێنیان بەرکەوتووە و هەموو جیهان شانازەی بە سەرکەوتنەکانی کوردەکە. گەلۆ ئەس بە سەرکەوتنی پێشمەرگە دەکەن لە شەڕی دژی تیرۆر. من ئەمڕۆ دەچم بۆ بەرەکانی شەڕ بۆ ئەوەی سەرکەوتنی پێشمەرگە و هۆکارەکان و ڕەوشی پێشمەرگە لە نزیکەوە بزانین. تیمی سۆران تیڤ بەرەو باشووری ڕۆژهاوا بۆ میحوەری باشیک بەڕێ دەکەوێت. چیای باشیک یەکێک لە سەرکێشترین چیاکانی ئەم ناوچەیە کە دەڕوانێت بەسەر ناوچەکانی ناحیەی باشیک و گوندەکانی دەوروبەری کە پڕانی ئەم گوندانە مەسیحین. ئەوێ تاکە شوێن نییە بۆ دڵنیابوون لە پیشاندانی سەرکەوتنی پێشمەرگە، بەڵام ئەم جارەیان ئەم شوێنەمان هەڵبژار بۆ ئەوەی وەڵامی چەند پرسیارێکم دەستکەوێت. ئەوا دەچم کە چاوم بە فەرماندەیەکی هێزی پێشمەرگەی کوردستان بکەوێت کە ناوی بەهرام عەریف یاسینە و بەپەرۆشم بۆ بینی. ئەو یەکێکە لە فەرماندە لێ هاتووەکانی پێشمەرگە. ئێرە بنکەیەکی سەربازیە کە فەرماندەی لیوای هەفتی پیادەی سۆران لەسەر چیای باشیک لێ جێگیرە. فەرماندە بەهرام عەریف یاسین سەرپەرشتی ئەم هێزە دەکات. ئەوان توانی بوویان لە هێرشێکی دلێرانەدا چیایەکە ڕزگار بکەنەوە کە بەسەر شارۆچکەی باشیک و گوندەکانی دەوروبەری دەڕوانێت. لێرەدا پێشمەرگەی خۆبەخشیشان فەرماندە بەهرام کەسێکی سادە و لەسەرخۆ بەڵام چەلەنگ لە دانانی نەخشە و پلانی سەربازی. بۆیە لە کاتی بێدەنگی ئەودا هەستم بەوە دەکرد کە چۆن پلان پارێزی لە دوژمن بکات، چکە لە ڕاستیدا تا ئێستا بەرپرسی لەسەرخۆ و بێدەنگم وەک ئەو نەبینی بوو. داوام لێ کرد کە هەندێک بۆمان بپەیوێت و باس لە ڕەوشی پێشمەرگە بکات. بۆیە چوین بۆ ناو سەنگەرەکان. ئەو بەم شێوەیە وەڵامی پرسیارەکانی دایەوە. لیبا فەرماندە بەهرام عەریف یاسین فەرماندەی لیبا هەفت یا پیادەیە سۆران دشی ئیماژەیەکێ و پێناسیەکە بەحوالی باشی بودی کۆنها لە چەپەری شاردانە دژی دژمنێکی
درنده لەمەری خەڵکی کوردستانە. هەر وەک وەجه ئاماژە پێکێ رەفدەوەرە محوری بەشیقەیە کولچیای زەرتێک و هەتا سنووری محوری ناوەران محوری بەشیقەیە ناوچەیەکە زۆرە گرنگ و استراتیژیە ڕووی سەربازی و تایبەت بوومە بنسبەت کۆنتڕۆلکردنا هێزن دوژمنە لە دەشتانەینەوە و دەردوورە میسلێ و هەروەسا بۆ میسلێ و هەروەسا دانانە پلان و استراتیژیەتە داهاتی بۆ پاخشکردنەوە وان دەڤەرانە دەستی ترۆریستên داعشê ku beşekel erkokkarê dahatiyê hêzên pêşmergeyên Kurdistanê ku hîn bixwe agadarin neke dîrasateka baş tê tekirin ser wê yekê hem ji layê hêzên hevpeymana û ji layên hêzên hikmeta navendî û hêzên pêşmergeyên Kurdistanê bû çewaniya rizgarkirina evan deverayên mayî ku çiye destên çepokên Daişê û her wesa rizgarkirina şarê Mîsilê ku qeneeta me beşekê girêng yê parastina emniyeta û asayişa xelkê Kurdistanê girêdayî vegeranina serxwemgirî û aramiya bû şarê Mîsilê. Elber daye ku heta çend li vê mihwerê bibînin aya plan ji bo pêşrevî û standina navçeyên mayî da heye? Plana dahatiya hêzên pêşmergeyên Kurdistanê palpiştiya hêzên hevpeymana ramalîna terorîstên Daişê elwan navçeyên Kurdistaniyên derve îdare Herêma Kurdistanê ev ê ku hêştal bin destê çepokên terorîstên Daişê maye û her wesa pîlandana nebû çewaniya bejdariya hêzên pêşmergeyên Kurdistanê rizgarkirina bajêrê Mîsilê. ئەو باسی ئەوەش دەکات کە لە ئێستادا جیهان بە پێشمەرگەوە سەربەرزە. ناوەندên nêvdewletiyên siyasî nêvdewletiyê cîhanê bi şeklekê am û zêdetir ji her navekê dîke tê te behezkirin. Hawkarî û palpiştiyên hêzên hevpeymana perçekirina hêzên pêşmerge înardina hêzên çekên pêwîst bû şerê dijî terorîstên Daişê berdumana firokên hevpeymana molgeyên terorîstên Daişê xoragiriya xelkê Kurdistanê û piştgiriya wan bû berokê şerê û haziriya wan min bin lê pêşmergeyê qehremanî û tomarkirina dastanên hêzên pêşmergeyên Kurdistanê rêgirtina tizekirina terorîstên nêvdewletî li rêgên nêvdewletî çil Sûriye û Tirkiye bû nava Iraqê qepatkirina serçavên darayiyên terorîstên Daişê evana hemûya wekiriye ku îro şêwazê şera hemû mihwerên Kurdistanê bi şeklekî am hatiye goxirîn niha hêzên pêşmergeyên Kurdistanê li hemû mihwera mesayter û di halê pêşreviyê dane herçi hêrişên ku ji layên terorîstên Daişê ve têne kirin hemû ser destê hêzên pêşmergeyî gelek bi tundî ve hatine berpejdanevan û zarbît gelek mezin çekdarên Daişê ketiye niha hêzên pêşmergeyên Kurdistanê maneviyatên gelek berz dane û hazirin berev li bin serkirdatiya fermandeya leşkerê Kurdistanê û hengavhelînan bû berev dahatûyê geştir û ramalîn û têkdana terorîstên Daişê. Kak Bayram kengî dê bejdar bin li azadkirina bajarê Mûsal dengo heye gotin li ser vê çendê ku pêşmerge jî bejdar bide. Gelo dê kengî dest pêkin? Wextekî meheddet bû diyarkirina rizgarkirina şarê Mîsilê nîne lê amadekarî bû azadkirina bajarê Mîsilê hatine dest pêkirin her wek ku min berînkê jî behs kir li jineyeka sêqolî hatiye danan ji hêzên hevpeymana hêzên pêşmergeyên ku fermandeyên hêzên pêşmergeyê Kurdistanê li Wezareta Pêşmergê û Wezareta Dîfa Iraqê bû dîrasekirina çewaniya rizgarkirina şarê Mîsilê û çewaniya bejdariya hêzên pêşmergeyê û teamila li gel hêzên pêşmergeyê Kurdistanê paşê rizgarkirina şarê Mîsilê ev heme babetin ku teamül û peywendiyetên ku digel hêzên dîn Kurdî çawa serederiye digelê ku dike. Yani kê hêzê dît hêzê dîn Kurdî wekû partiyên Rojhilatê Kurdistanê pêşek em xêratina her hêz û layenekî Kurdistanî dikeyin ku bivên bejdar bin û harîkar bin di parastina emniyet û asayişa xelkê Kurdistanê û parastina evê ezmûnê da wekû erkekî netewê û nîştimanî wan berê xwe deyn lê em hîvîdarîn paş rizgarkirina Kurdistanê paş kotayê înam şerê Daişê nebine asteng û kêşe û çêkirina derdeserî û astengîdî bo herêma Kurdistanê وەکو وەجبێکی خۆی وەکو وەرکی خۆی نەتەوەی و نیشتمانی لێرێ ئەنجام بدەن و وەکو چاوە برایەت me پێشمەرگەی هێزا کوردستانی چوون کۆبانێ بەشداری شەڕی ڕزگارکردنا کۆبانێ بوین و پاش کۆتایی ئینام بە ئەرک و چالاکیان خۆ و ئەرکی خۆی جیبجیکردن ئەرکی نەتەوەی زەفری نەواخە هەرێما کوردستانی پێناسەیە ڕێزدار کاک بەهرام بۆ شەڕێ برا کوژێ چییە؟ پێشێک تاوانێکە زۆرە مازنە نەتەوەیی و ئەخلاقی و نیشتمانیە
خوشبختانه سال 97 برای شر خوینداری چکداری دناوی از کردستانی به یک جاری هات بخلاص کردن که اوجی دکارم بیشم با قناق ابرو یک ریزی یک حلویستی و یک گتاری همو هزولانی کردستانی و پاراستون اوان دست کفتن تشتکی گله که گیرنگ و بیوست دوی قناق چارن ساز دا برنده حرامک و خوینا رولین کرداب دست خلکی دیتر و پارتی و لاین دین کردستانی بهتر ریتن. بله. ئێستا بۆ خاڵێکی دیکە بۆ ئەوەی سەیری شوێنەکە لە دوورەوە بکەین. ئەوان نزیکترین خاڵی سەربازین لە دوژمن لەسەر ئاستی هەموو سەنگەرەکانی دیکەی کوردستان. بۆیە بەردەوام لە ئامادەباشیدا. باشە توی خارنێ و هێزە پێشمەرگی چ مشکلە نینن هەم ئەو هاریکاری تشکلای وەزارەتە پێشمەرگی و تێنەدا بینکردن هەمجی پاڵپشتیە خەڵکی کوردستانی تەسیرەکە یەک جار مەزنە یعنی ئەس دەشین بێژم هەفتیانە چەند جارە تکرار بیت و خەڵک تێن سەردانە بەرەوکێت شەڕکیان هاریکاری و تشتێک و پێویست و بخۆ خەڵکی کوردستانی نکای شارەزا بزانن جەبهەی کوردستانی پێشمەرگەی پێویستی چ تشتێکی هەیە دابینکەن و لەگەڵ خوتینە ئەوانە هەمە تاسیرێکە مازن کردیە لەوەرە بەرزیە هێزم پێشمەرگەیان کوردستانی دەستێکە شەڕە لەگە دەبەرێ و ئەرچیە لای هێزە پێشمەرگەی کوردستانی داواتە کۆنتڕۆل کردن و چای باشقەیە سنوورێک ناوبەرە سەنگەری مەین پێشاکی لەگەڵ باژێرە باشقەی کوونەها دەستی تۆڕۆیستێن داعشیدایە کێمترە ژە 800 مەترە ڕۆژانە شەڕ و پەفچوون هەنە حرەکەتێن وان هەنە حرەکەتێن هێزم پێشمەرگەی هەنە تەقاندنە هاونا و دۆشکە و بیکەیسیە و قەناسە بە بەردەوامی لە بەینە هێزم پێشمەرگەی واندا هەیە لێوە مهمە چەند جارە ئەوان حاول دانە و بێن خۆنزیکە سەنگەری هێزە پێشمەرگەی بکەن هێرشی سەربەرچیایی بکەن لێ هەموو جاری سەردەستن هێزم پێشمەرگەی هاوڵ تێکشاندن و زاربێت گەڵێک مەحکەم بۆن هەڵدا نزیکترین نقطەیەوە یانجی بنگەهاوە چەندە کێمتر ژە 800 متر دەمەکە بەرێنەها تەیمەژە بێتەوە دەکۆن نزیکترین محورە ژە داعشەندا پەرێ دکارم بێجم لە تەوایە محورên کوردستانی ئەف سنووری کوونەها یەک ژە نێزیکترین محورەیەک و هێزن ما و تۆریستە داعشی هەندە نێزیک و هەف بن ئەو دناوە باژێرە باشقەی دانە و هێزن پێشمەرگی کوردستانی لەسەر سەریوان و کۆنتڕۆلە کاملە دەوروبەری خۆڵ ژێر کۆنتڕۆلە هێزن پێشمەرگی کوردستانیە دشین ئۆماژەکە بە چەندێ بدەن کۆ جیاوازیە في محورێ بتەنێ دووری و نزیکیە چ دوژمنیانجی جیاوازی هەندێنجی هەنە جیوازی که دکارم بیشم درجایی 1000 کیلومتر زیادتر همه سنورین کردستانی شهر و پفچون دنبال هزین پیشمرگین کردستانی و تروریستان داعش ده هیا و افداره بیاد جبهه که دیرو درجه هرما کردستانی دیگر تروریستان داعش ها جدایی که واسطه دکارم بیشم لروی نزدیکی و همچنین استراتژی اوی دبری سر روانی نوی بود سر دشت داینه و الکنترل گرفتن شاری مثل حرکت دشمن در دور دشت داینه و در دور مثل امانه کرنگی که تایبت داوی داره و جدایی که جداش محورین دیتر. بله. دنگی فروکا بردوام لم محور دبیستر. بویا لدوروا سیری بردمانی فروکا کندکن. که زور مثل دیارنا کردم. فکر بهرام بشه بیشتر دمی که بریانها از باورم بیارال چند بنک هندوان دا چه زمینی گشت نه اکو. ولی روزانه دکارم بیشتر حسب پیوستی بارودوخ محور شهر فروکن ها پیمان با دمان و کین چکدارن داعش کن ها کو بری چند که لیدان حسب معلومات ما و دو ایوارج جاره کدی که شوی دیگه جدیسان لیدان دوشکه کوان هاتیه تیک برن کو تقب بردامی سنگرین هزین پیشمرگی کردستان دیگر اون آرامی چه دیگر هر واسه هش کسی توان و خریکی دانانه باندک تینتی و آبین سردست فروکن او پیمان هادن لناف درکن او دکلا راد بید او
او سنور چکدارین داعشی او در او جی کن مقابلی منها هزین تروریستین داعشی لوی داره وجود اون هیا او آگیر کنه ها دیار لمرا او تروریستین داعشی بشک بردایه و مرام لی نزانین چه سنگر پیشنهاد بشک سنگرین هزین پیشمرگی هر چند تکمتر محکمتر بن بو پاراستنا روحا و پاراستنا گیانی هزین پیشمرگی کردستان ضروریت و اهمیت که طایبت خو هیا هر وقت آگاه دارن روزانه شر و پفچون و تقل بین موان هیا حمل بو رگه گرتن لتقامنا هاونا لرگه گرتن لتوشکا و تشتین دیگه اوی که تاثیر سر جیانا پیشمرگی کرد جبرویه که هزین پیشمرگی کردستان الوه سنوری و همه سنوری دیگه سنگریت خو گلگ محکم و گلگ تکمه کرنه جبلی هزین پیشمرگی کو سر به وزارت هزین پیشمرگی کردستانی نه پیشمرگی خوب بخشی لیره تینه دیدن بله هر روزا دست به شرع کو من بحث کرد بهاری کاری و پال پشتی خلک کردستانی کو خلک کردستانی بشکل وان برای من خوب بخش هر روزا یکمل بملین هزین پیشمرگی کردستانی لهم سنگرین به دفاع کردن کرامت و پاراستن از من حریم کردستان بشدارن و حتی افروجی لگلمه دانه به شک اوان تجربه سربازی لبارودوخی جدا جدا این جیانا پیشمرگاتی و شورشی و حتی افروکه که بردوان بین الخبات و قربانی دانه زیادری مهنه و که ما مستانه بومبر نوا سنگرین پیشمرگی این کردستانی و هم گلک به هبین وان ویداری خوشحال و کیف خوش چین بیشن که او جدانونا پلان سربازی دا بشک دار بونه؟ هر وقت که پیوست کرد استفاده ل تجربیات و معلومات وان که لبری و به درجه میجوا خبات گل کردستانی و قوناغ پیشمرگاتی که در بازگیری آخر کردن به شکل همه جاری استفاده جهاتی ورگرد. گلکس چند تماشای چند ممکن خلاص نتفرس بیرون بباشه چه کیری؟ كيف هو يعني كم نقطة هنا؟ نقطة زورا هي وهمية وخيانة سبتشينا واجي شين بيجي هاتونتا لذي محوري تا چند داعشات نکشتن چه سر دستی و طیاره تفت پیمانه؟ حسب او آمارا که ما های سر دستی هزین پیشمرگی این کردستانی او هرشین که تروریست تین داعشی بو سرویری کرنه و لیدان فروکین ها پیمانه زیادتر جد صد تروریستین داعشی لب سنوری هاد نکشتن هر وسط پاکرنه و چیا ازدرته و گنده اسخوف و جهندن اف نوچز پلانیاوی خلکی ولاتی من مسیحینه آیا او بجدارن لبرگیری کرن جه خاکا خواه و سرباری خاکا خواه و کنیسه که مازن شیل ویدره هیا که او برگیری جدی کن؟ هر وقت وجه آماجه پیدا دورا نینه و تایبت باجر بحشقه و در دور نوی برطله و جهن دیتر شونه پکه و جیانا گشت اولو پیک هاتن جداین خلک عراقی علاوه در براین من ازدی دجین کریستیان دجین شبک و شیعه مذهبن دجین خلکی دیتر دجید کاکی دجین ولوی در لجلای هزین پیشمرگی کردستان و اف پیک و جیان هم دین و اقوام و اولین جدا جدا بشیوه کو به درجه هزاران سالان الوی در پیک و دجین جلای هزین پیشمرگی کردستان و کو ارکی اجتماعی ما به جوازیا دین و آیین و افکار سیاسی هم لای هزین پیشمرگی کردستان و تینا پاراستن اونها جی ارکی ما هم پاراستن لوان شونوارن وان که نار دکین کو و اشارت پیدا به شکل وی کو دیر مارمتی تبینا و تاریخ چکرنا و زیاتر از 1000 سال برینه ها برای من مسیحی دوی در دست خواب بلند کن شو خدای خود پاری نو کو پیگ و جیان به قوت کوید براتی دنا و گلان ده بید با خرابی و تشت نباش ل انسانیت دور بکوید و هم تشتیم باشن جبروی که هم بر که خوای نتوی و اخلاقی و اجتماعی دزانین کو پاراستن اوان شنوارین وان کم نار بکن تو چت بیجی برای مسیحی لکردستانه کو بشه که زیاده هر وقت و برین هاجی اشارت پیدا
نها ببریار جناب سروک بارزانی اولجیر اشراف وزارت و کاروبار پیشمرگین هرما کردستان بو پیک هاترین دیترین کردستان جی به تایبت برای من از دی کریستیان شبک وانجی هزن سربازی تنه چکرن کو مل به مل پیشمرگی بجدار بند پاراستن و آزاد کردن اوان نافچین کو خلکیوان لینشتجی و هشت لبن چاپوکا چکدارن داعش دایا به حکم استراتژیا و ناوچه و جغرافیا و ناوچه به شکل وان هزاین براین مین کریستیان و به شکل براین هز شبک قرار بین لگل لیوام ویدا وریم بل بملن هزن پیشمرگی ارکو واجبات خود سوچای ببینن چند کس نوان هنایان جهتانو که او حزب نوادن پیکینو بله او هزیت هاتیا پیکینان قرار زیاتری 200 کسی براین مین کریستیان و فوج کا 300 کسی براین شبک بین لوی لیوای لگل ملویری درجی بخوات پیشمرگاتی و پاراستن اوان دورانه بدن با تصویری تواقع اگر پیشتر کورد لە تەیارە بترسی وایە بەڵام بۆ ئێستا بۆ کورد یان بۆ گەلی کورد تەیارە خۆشببختی و سربەستی و ئازادکردنە لە دەستی تیرۆر و نەعەدالەتی بۆیە لەگەڵ ئەم دەنگەدا دڵخۆش دەبین بە بیستنی دەنگی فڕۆکە لە بنکەکەدا پلان و نەخشە لە ناو ژوورێکی تایبەت تا دروست کرابوو بەڵام لەبەر حاڵەتی ئەمنی بۆمان نەبوو وێنەی بگرین لێ لە دەوروبەریدا گوڵ و شینایی کراوە تێدەکەم کە پێشمەرگە هێمای ئاوەدانیە لە چیایەک و وشک و بێئاودا گوڵی سوور بچینرێت وەک پێشمەرگەیەک دەیگوت ئەم گوڵە بە خوێنی شەهیدەکانمان شین بووە بەڕێ دەکەوین بۆ لای جێگری فەرماندە ئەو لە بنکەیەکی دیکەیە و دەمانەوێت چاومان پێ بکەوێت السلام عليكم. أخي جانا من ساعات سرتا بخيراتني كنالي سوران تيفي كم خير بن سرتاو دیارە ئێمە وەکو لیوای هەفتی پیادەی سۆران سەر بە وەزارەت پێشمەرگە هەر لە ڕۆژی دەی شەشی 2014ەوە کە ئەو شەڕە نەگریسەی چەتەکانی داعشم شەمە کوێرەکانی تاریکی بەسەریاندا سەپاندین ئێمە وەکو لیوای هەفت هەر لەو ڕۆژەوە ئامادەکاری خۆمان کردیوە تاکو ئێستا بەڕۆح و بەجیان ئامادە بووینە بۆ بەرەنگاری چەتەکانی داعش و پاراستنی خاچی کوردستان دیارە لەو ڕۆژەوە هەتاکو ئێستا لیوای هەفتی پیادەی سۆران قوربانیشی داوە ئەوانیش 10 شەهید و تقریبا زیاتر لە 30 بریندارە شەهیدەکانیش پاراستنی خاچی کوردستان ئێستاش هێزەکانی پێشمەرگەی سەر بە لیوای هەفتی پیادەی سۆران هەردەم ئامادەنە بۆ ڕوبەڕووبوونەوەی چەتەکانی داعش دیارە شەڕەکانی لیوای هەفتی پیادەی سۆران لە سنووری حەی تەحریرەوە هاتی هەتا ئەسقۆف و چای زەرک و چای باشیق ئێستا ژوورەکانی هێزی پێشمەرگەی کوردستان لیوای هەفتی پیادە لەو پڕی بەرزیدایە و هەردەم ئامادەنە بۆ بەرەنگاری چەتەکانی داعش و پاراستنی خاچی کوردستان ئەو دە شەهیدی کە باست کرد تەنها سەر بە لیوای هەفتی سۆران بەڵێ ئەو شەهیدانە تەنها سەر بە لیوای هەفتی پیادەی سۆران و بریندارەکانیش بە هەمان شێوە جانم روشت شکر کویش دعوت اسپاس پارەمانیەتی و دیفاعکردن لە وڵات و نیشتیمان بە ئەرکەجی نیشتیمانی ئەزانی ئەویان لاری نییە لەسەرەوە ئەمە هەر نوێکی شوتەش ئەوە نەحەی باشیکە کەمێک پێش ئێستا فڕۆکە جنگەکانی هاوپەیمانان بردومانی نەحەی باشیکیان کرد بەپێی وتەی سەربازەکانی هێزی پێشمەرگە دەڵێن کە 15 کیلومتر لە شاری مووسڵەوە دوورە شاری مووسڵ لێرەدا بە چاو دەبینرێت بەڵام ئەمڕۆ تۆزێک تۆز و ئەمژاویە بۆیە بە چاو ئێستا نابینرێت ئێستا ئێمە لە چای باشیکین
دوایین خاڵی هێزەکانی پێشمەرگەی هەرێمی کوردستان. ئەم خاڵی کە دەیبینن لە دیوێکەوە بەرامبەر باشیکە. ئەم ئافسەرەی پێشمەرگە باس لا ڕوبەڕووبوونەوەکانیان دەکات. ئێوەش وەڵامیان دەدەنەوە لەژێر کوشارەکانی واندانە کە ئەو جەبهەیمە زۆر نزیکە لەوان ئەێرەنا بەڵام لە لۆفەکانی خوارێ نقطەکمان هەیە لەگەرەوان 150 متر لەوان دوورە. هەست ناکەن کە ئەوان ئێستا زۆر دەترسێن لە پێشمەرگە؟ هەست دەکەین بالفعل حتمان بەرێ وڵات چۆن ناترسێن ئەگەر نەترسابانە کوزەشی عراقی هەموو ڕۆژانە زەربە لێدان و ینی هەر کاتێکی ئەگەر ئەوان بتوانن یا خاکمان لێداگیر دەکەن یا زەڕەمان لێدەن بەڵام خۆشبەختانە پێشمەرگە قارەمانەکان ئەو دەرفەتیان پێ نادەن کە بتوانن ئەو زۆربان لە پێشمەرگە بدەن. نەبی ئەحمەد حەمەد ئاغا دەوڵەمەری ئەفسەر لە لیوای هەفتی پیادەی سۆران. کاک نەبی ئارکی ئەوە چۆن بڕێوە دەچێت چۆن تەوجیهات دەدەنە نقطەکانی حرەسیات؟ وڵا ڕۆژانە ئێمە هەموو کات تەوجیهات دەدەینە پێشمەرگەکانمان حرەسیاتمان مەزبووتە گەشت نقطەکان پێشمەرگەی لێ ئامادە باشن لەوەی بەرگری بکەین لە خاچی پیرۆزی کوردستان. ئێمە لە دەی 6 2014 لەسەر فەرمانی جەنابی سەرۆک بۆی پارێزگاری بکەین لە خاچی پیرۆزی کوردستان هەموو کاتێش ئامادەینە بە خێنی خۆمان بەرگری لە خاچی کوردستان بکەین. سەرکەوتوو بن دەتوانی بڵێ کە لەم نقطەیەدا چەند نقطەیە سێ پێشمەرگەی خۆبەخشەنە لە یەکەم ڕۆژەوە لە دەی 6 2014 لەگەل ئێمە وەکو شێر پێشمەرگەی قارەمان لە بەرەکانی شەردانە و بەشانی برا پێشمەرگەکانی پارێزگاری لە خاچی پیرۆزی کوردستان دەکەن. زۆر باشە باچین مەرحەبایەکیان لێ بکەین. سلام علیکم. ماندینە بن باشن زۆر سپاس ممنون باشی حاڵێتە باشی زۆر سپاس ممنون ماندینە بن سەڵامە بخێر بێسەر زۆر سپاسم پێشمەرگێر خۆ بەخشنویم شانازی پنگو بەکەین عزیزی زۆر سپاس ممنون سەرچۆوە تەلەڤیزیۆنە سۆڕۆن سەرسەری مەبێت زۆر سپاس زەحمەت کێشە عزیزم جەبهەی شێستۆی کێ خدا وەکیلە ئەس پێشمەرگەمە مرۆڤێنیەوە بله ئەبێتندیا بەکەوەیە بە جەوەرە ناوێتە بخێر جەمیل بێسفتی ئەس مەشهورم بله داگول برا ئەوە خەلیل چیتۆ دووبارە خەدا برای خۆل شێستۆی کێ هێتا بێ سەعاتێ ئەو ڕۆژە شۆڕەشێ دە سەڵی خودێمە دیگە ئەمێتۆدیگە پێ شەرە ئەم تەقاعدین بەس وی شەڕی ڕۆژاول مەشتیراکات گەل یوحەب بەرەمتیل بێ دەشتێ بوونە هێتا بێ سەعاتەمێت گەل بهۆستە شە دوژمنی منەوەرگرتە خدا وەکیلە مەیلێ وەرگرت هەمی حاڵە بزانیت و مستعدیم ژی بووی ملەتی بمری يعني فيت بمرين ام ناشنه بساخي الا خدوه ما ناكوش وبلا ملات باشي بشتراز بالمادة ما سروك كاج في سروك وصايا عادل يعني بشتامه الكبري خدي بله ابد ممنون همين قلب خير دو سر شباب بالسعادين بو ملاتي بمري زور سپاس هر ساغ هر بجي ايرا ناوچه توزو خود زورا و دیاره که کشتان زۆر تۆزی خۆڵی گرتیان ڕۆژانە پاکیان نەکەنەوە ڕۆژانە پاش دەکەینەوە بەدەمیەوەی داخۆم جارێ چەورەکەی لێرەش تۆز و خۆڵی زۆرە لەو ئالەتانش تۆز و خۆڵی زۆرە مەش لەبەر دوژبنی نایبینەوە زۆرە هەموو جارێ لە نقطەی ئەمامیە لەبەر هەندێک تۆز و خۆڵی زۆگری بەس لە ناوە خاوینە ینی شەرت ناوەشتی لە سپرینگەکە و دەرزی لەو ئۆشتانەی عاتڵ بوونی نییە بەس لە دەرەوە مشکلە نیە گەر تۆز خۆڵیشی زۆر گرت تاسیر ناکەم بەس ناوەی چرکەکەین زوو وەبی عاتڵی نەبی دەستان خۆش سەلامەت بەڕێز رايت حتم سعيد فرماندەی سریای چار فەوزی دوو لیوای هەفتی پیادەی سۆران ئێمە وەکو پێشمەرگەی بەرگری لە خاک و وەتەن و پێشەوەیەکەین و ناکەن یەک بست دوژمن یەک بستش بێتە پێش هەتا ماینە لێرە دیفاع لە وەتەنەکەین لە خاچی کوردستانەکەین لەوێدا تیمی فریاگوزاریش هەبوو بە
پێداویستی پزیشکی چارەسەری سەرەتایی بۆ نەخۆش و برینداری پێشمەرگەکان کرد. ئەم دکتۆرە سەرپەرشتی کارە نۆژداریەکان دەکات. من ناوم دکتۆر بەختیار حاجی حەسەنە بە پلەی عەقید لێپرساوی بەشی تەبابەی لیوای هەفتی پیادەمە. ئێستا کە لێرەمە لە بۆ خزمەتکردنی پێشمەرگە کە خزمەتی پێشمەرگە لە بۆ ئەو کە ئیسعافەش کە لەلایەن وەزارەتەوە پێمان دراوە بۆ خزمەتکردنی پێشمەرگە لە بۆ گواستنەوەی بریندار و نەخۆشەکانی پێشمەرگە. ئێمە هەروەها بەشداری چەند شەڕەکانمان کردێ، شەڕی شەنگاڵ و شەڕی تەلەسکۆف و چیای زەتک و کە بەدەیان بریندارمان گێزاوەتەوە لە بۆ میخوارەکان و لەوێندەش لە بۆ نەخۆشخانەکان. و لە کۆدای زۆر سپاسی نەخۆشخانەی دهۆک دەکەین کەوا ئیسعافەکەمان لێ خراپ بوو، بەهانەمانوە هاتن بە دەرمان و بە ئیسعافەکەیان بۆ چاکردنەوە زیاتر لە $3000 تێچوون. ئێوە بریندارەکان تیمار دەکەن بڵێن بریندارەکانی پێشمەرگە بەرێ ئیسعافاتەوەی لۆ دەکەین سەرەتایی یەکەی لۆ دەکەین تەواری سەرەتایی لۆ دەکەین دەیپێچینەوە یەکسەر ڕەوانی میحواریان دەکەین. بەڵام وەکو نەخۆش شتی و حالەش چارەسەر بە خۆمان لێرە چارەسەریان دەکەین. ئەمین نەخۆشەوە دەروان مشتمان هەیە، نەخۆشەکان لە خوارێ عیلاج دەکەین و بەڵام دەگە بریندار و شتوارەیان نەخۆشی خەتەرمان هەبیتن وەکو ڕیخە کوێرە و ئیلتیهاب کلەی تند ئەوە یەکسەر ڕەوانەی خوارەوەیان دەکەین. سەرچاوم بەخێر بێن بەخێنە سەرچاوم. پێشەچی بەخێر بێن سەرچاوە. من ناوم حەقید محەممەد ئامیر فەوزی سەیلی و عەفتی پیادەمە. ئەوە ئاخر سەنگەری ئێمەیە دژ بە شەڕی داعشی تیرۆرستانی داعش ئاخر سەنگەرێکەی ئێمەیە لە لیوای هەفت. دەڵێن ئەم شوێنە نزیکترین خاڵی نزیکبوونەوەی دوژمنە. هەست بەچی دەکەن و ئامادەکاریتان چیە بۆ ئەوەی ڕوبڕی هەر ئەگەرێکی ناری دوژمن ببنەوە؟ ئێمە هەمیشە هەموو کاتێک بەورێکی پۆڵاینەوە لە سنگەرەکانی پێشەوەینە و دیفاع لە خاک و نیشتیمان و وڵات و نەتەوەکەمانەکەین. وڵای دوای هێرش و زۆڵ مستەمر ڕۆژانە ئەوان بەردەوام لەگە سنگەرەکانی ئێمە هاوان بارانیان هەیە، تەقییان هەیە، بەڵام وەکو هێرشکردن فەسرێکی لە مێژە تقریبان نیان توانیوە هێرشی سەرسەنگەرەکانی پێشمەرگە بکەن. لەبەرەوەی ئەوانیش لە بەرامبەر پێشمەرگە ئەو وریان نییە کە ئێستا بتوانن هێرشی سەرسەنگەرەکانی پێشمەرگە بکەن. لەو فترەی ڕابردوو ئەوەندە زەڕبیان خوارە دەستی پێشمەرگە بۆوان وە دیار کات ناتوانن هیچ زۆرە هەنگاوێک بێنە پێش و وەزەڕبەش لە هێزی پێشمەرگی کوردستان بدە. باش ئێمە سپاسن دەکەین. دەست خۆش بێ. ئێمە دەڕۆین. زۆر سپاس. زۆر سپاس. مەمنون. زۆر سپاس. کە پارتێکی ڕۆژهەڵاتی کوردستانە سەنگەری پێشەوەیان وەرگرتووە. بەڵام پرسیار بوو بۆم ئایا بۆچی ئەوان هاتوونەتە مەترسیدارترین سەنگەر بۆیە وەڵامی ئەمەشمان دەستکەوت. ئێرە ترسن مەترسیدارترین خاڵی هێزەکانی پێشمەرگەیە بەرامبەر چەتەکانی داعش. بەزانی چۆن دەبێت. سلام علیکم.
باشن حالتان باشن ممنونم باشین سلام علیکم باشین ئینانی خۆشەویست ئێستا لەگەڵ بینینی ئێمە دەستیان بە دقەکردن کرد بۆ پێویستەکانی پێشمەرگە کوردستان دەڵێن کە لەم خاڵەدا پێشمەرگەکانی حزبی پارتی ئازادی کوردستان لێرەیە بۆیە لە بەرامبەر یان لە ترسناکترین شوێندان لە بەرامبەر چەتەکانی داعش بۆ ئێمە خۆمان نەوی کردەوە بەوەی لە گولەکانی ئەوان ڕزگار بووین. وا دیارە لەلایەن داعشەکانەوە جم و جۆڵەکەیە بۆیە لە هێزەکانی پێشمەرگە دەیانەوێت بەتوندی وەڵامیان بدەنەوە. والله بعضيتون اللي يجي شي زور شو حصل لك یەکێک لە فەرماندەکانیم حزبە بەم شێوەیە بۆ چوون و باس لە ڕەوشی پێشمەرگەکانیان لەم خاڵە دەکات و ئامادەکاریتان بۆ ئەم شەڕە. ئێمە هێزەکانی خۆشەوی خەلیلی پارتی ئازادی کوردستان کازێژی نەسیای باشێک لەگەڵ برایانمان لە لیوای حوتی وەزارەتی پێشمەرگە ماوەی حەوەش مانگ دەبێت کە ئێمە لەو مەحوەرە زێژیر بووین لەگەڵەوەیدا هێزمان لە مەحوەرەکانی دیکەش هەیە و بەردەوام لە پاراستن و دواتر لە گرتنەوەی خاکی کوردستان لەژێر دەستی چەتەکانی چۆن بۆ حزبەکەی ئێوە ئەم بڕیاری دەرکرد لە کاتێکدا کە هەندێک حزب هەن کە بەشدارین لەم شەڕە. باڵێ ئێمە وەک ئەرکێکی نەتەوەی نیشتمانی خۆمان لەگەڵ دەستپێکی شەڕی داعش و ڕووکردنە شەڕی داعش بەرە و کوردستان ئێمە وەک ئەرکێکی خۆمان بەبێ ئەوەی کە بە کەس بڵێن یا پرس بە هیچ کەسێ بکەین بە چەک و بە ئیمکاناتی خۆمانەوە هاتووینەتە و شەڕ بە ئەرکێکی نیشتمانی خۆمان بە وەزیفەیەکی خۆمان زانی و کەسیش پێش پێ نەگرتوین و کەسیش نێجێڕاوینەتەوە و بەشدار بوون و دواتر چالاکی بەردەواممان و ئەو قارەمانەتی کە پێشمەرگەکانمان لە شەڕەکاندا لەگەڵ برا پێشمەرگەکانمان بوونێتی وجودی ئێمە ئیسبات کردووە بۆ مانەوەمان لە بەرەکانی شەڕ. لێرەش لەو مەحوەری باشێقە لێرە هەین لەگەڵ برایانی پێشمەرگە ماوەی لەو کاتەوە کە داعش هجومی کرد ئێرە لە پاراستنیدا بەشدار بووین و زەربەی قورس و بڕیشمان لە چەتەکانی داعشدا. زۆر باشە. هاوکاریە سەربازیەکان چۆنە لەلایەن وەزارەتی پێشمەرگەوە بۆ ئێوە؟ ئێمە هێزەکانی پارتی ئازادی کوردستان کە سەبە ڕۆژهەڵاتی کوردستانین بە چەک و تاقم و بە عیتاد و بە ئەوەی خۆمانەوە بەشداریمان کردووە هیچ تەوەقۆیەکیشمان نەبووە لەوەی کە ئەو هاوکاریەمان هەبێت. داوا دەکەن کە داوامان نەکردووە پێویستیش ناکەن. زۆر باشە دەکرێت پێناسەیەکی ئەم نقطەیە بکەن وەکو برا پێشمەرگەکانمان بەڕێستان ئەمەژەتان پێ دەکات خاڵێکی پڕمەترسیە. باڵێ ئێرە وەکزانی ئێرە باشیقەیە 24 ئێمە لە مووسڵەوە دوورین لە سنتەری مووسڵکە سنتەری داعشە مەودای ئێمە لەگەڵ چەتەکانی داعش 800 میترە کە شەوانە کەمین دەرچوونەوانیان زیکتریش دەبێتەوە ئەمە خاڵی سەرەکی و ڕێگای سەرەکیە کە شوستەیە و دەچێتە نێو باشیقە و چەندجارێک لێرە بە هامەڕ و بەسایرەوە هجومیان کردوت سەر ڕۆژانەش بە هاوەن و بە قەناس و بە دۆشکە ئێمە شەڕتەقەمان هەیە ورەی پێشمەرگەکانمان زۆر بەرزە داعش ڕووخاوە داعش ڕۆ بەرە و شکستە لاقل لە منتەقەی کوردستان. زۆر باشە کورد
شانازی بە دلێری و سەرکەوتنی ئێوە دەکات. زۆر سپاس بۆ زۆر سپاس. ئەوان 24 کاتژمێر چاویان لەسەر ستێرک و دووربینی چەکەکانیانە. ئێمە حیزبێکی نەتەوەین، ئامانجێکی گەورەمان هەڵگرتووە و هەب بۆ گەیاندنی ئامانجەی خۆمان پێویستمان زانی پێشمەرگەکانی پارتی ئازادی کوردستان ڕەوانەی بەڕەکانی شەڕ بکەین. هەروەکەواڵم ئاماژەی پێدا لە سەرتاوە نەکەس داوای لە ئێمە کرد بینە بەرەکانی شەڕوە نە ئیزیشمان لە کەس خواست لەبەر ئەوەی بە ئەرکێکی نیشتیمانی خۆمان زانی زۆر باشدار بین. ئەو پێناسەی تایبەتیشی هەبوو بۆ شەڕی برا کوژی کۆمەڵێک شت خاڵی سوورە لولەی تفەنکردنە برا کورد لەگەڵ کورد ئەمە تاوانە جا هەر کەسە و هەر لایەنێک بە هەر بیانی وێک. ئێستا مۆزوعی باشووری کوردستان لە وەزعێکی زۆر ناسکدایە. شەڕی داعش، وەزعی نێودەوڵەتی، وەزعی ناوچەکە، گوشاری دەوڵەتانی دراوسێ بڵێن دەوڵەتانی داگیرکە بۆ سەر هەرێمی کوردستان ئەم وەزع و زروفەوا دەکات کە هەمومان دەبێت بە بەرپرسانە بجوڵێنەوە بەرامبەر بەم ئەزمونەی کە لە باشووری کوردستان هەیە. داواکاری تۆ بۆ حزبەکانی دیکەی پارچەکانی دیکەی کوردستان چیە بۆ ئەوەی پارێزگاری لەم خاکە پیرۆزە بکەن؟ لایترەوە ئەرکێکی نیشتیمانیە. هەر حیزبێکی نەتەوەی کوردی خۆی بە هێزێکی نەتەوەی دەزانێت دەبێت بێگومان پشتیوانی لە ئەزمموی باشووری کوردستان، پشتیوانی لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە سەرۆکاتی هەرێمی کوردستان بکات. لەبەرەوەی ئێستا لەم خۆناغەدا باسی سربەخۆیی و بە دەوڵەتبوونی کورد لە باشووری کوردستان لە ئارادایە. ئێمە بە هەموو توانایەکە خۆمان وەک پارتی ئازادی کوردستان تاک بە تاکی پێشمەرگەکانی پشتیوانی ئەم ئەزمونان و پشتیوانی لە بەدەوڵەتبوون و سربەخۆی کوردستان دەکەن. داواشمان ئەوە بووە لە هەموو هێز و لایەنێکی سیاسی لە هەموو ڕۆڵەکانی کورد بە تایبەتی ئێمە کە حیزبێکی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستانی و ئامانج و استراتیژی و کار و چالاکی ئێمە ڕوو بە نیشتیمانمان ئەوان خوێن گەرم و ئازا لە هەمان کات شەهیدیشان داوە و هەیە پشتیوانی خۆیان لە بەدەوڵەتبوون و ئەو ئەزمونەی کە لە باشووری کوردستان بەرەو سربەخۆیی بەدەوڵەتبوون دەچێ بکەن. حیزب و لایەنە سیاسیەکانش ئێستا لە باشووری کوردستان هێمنانە لەگەڵ یەکتر بجوڵێنەوە ئەم ئەزمونە بە ئەزمموی خۆیان بزانن و کار و تێکۆشانیان لە پێناوە دەوڵەت بەرەو دواوەگەڕن. زۆر باشە. زۆر تامەزرۆم کە ئەم پرسیارە بکەم و بزانم بۆچی ئێوە مەترسیدارترین خاڵتان لەم میحوەرە هەڵبژاردووە؟ بۆچی؟ ئێمە تەنیا لە مححوەرەش نین، لە مححوەرە ڕۆژاوای کەرکووکیش بە هەمان شێوە لە سەنگەری هەرە پێشەوەی لەبەر ئەوەی کە ئێمە پێشمەرگەکانمان ئامادە بوون پێش ئەوەی کە بێمە بینە سەنگەر بەردەوام لە چالاکی سەربازی خۆمان لە فێرگە و ڕاهێنان و ڕاهێنانی پێشمەرگەدا بووین. بۆیە بە پێویستمان زانیوە ئێمە دەتوانین و ئەوەرکە قبول دەکەین توانین لە سەنگەری هەرە پێشەوەی سەنگەری پێشمەرگە بەرامبەر بە دوژمنی داعش بین و کۆمەڵێک چەند شەڕێکیش کە ئێمە بەرەو ڕووی دوژمن بووینەتەوە تاکو ئێستا لە نۆمانگی ڕابردوودا ئەوەی سەلماندووە کە پێشمەرگەکانی ئێمە لایەقن وەتوانی ویانە ئەو ئەرکەی کە لە ئەستۆیان گرتووە لە سەنگەری هەرە پێشەوە زۆر بە باشی بتوانن ئەرکەکەیان بەجێ بگەێن. یانێکشم هەبوو بە ڕانگەیان دەکەن ئەوە لە جێی خۆیدایە وەزعەتی باشووری کوردستان زۆر ناسکە و هەموو لایەک چ ڕاگەیاندن کارەکان و چ ڕاگەیانەکان چون ڕاگەیان تۆڕە کۆمەڵێتەکان دەبێت زۆر بە ئەسپایی و زۆر بە وردی متابعی وەزع بکەن بە باشی هەواڵەکان بگوازنەوە و نەبنە هۆکاری تەشەنە و تێکچڕژانی حیزب و لایەنە سیاسەکان بەگشتی ئەوان بتوانن لانی کەمڕۆڵێکی کارایان هەبێت لە تێکگەیشتن و بەیەکەوە گەیاندنی ئەحزابی سیاسی کوردی و کۆمەڵانی خەڵکی کوردستانی لەگەڵ حیزبەکانی خۆیان. دووبارە سپاس دەکەم. بەژێت زۆر سپاس. زۆر گرنگ بوو لام کە ئەمڕۆ لە ناو هێزەکانی پێشمەرگەدا بم و تێگەیشتم و بۆم دەرکەوت کە پێشمەرگە چ ئەرکێکی پیرۆزی لەسەرشانە. بۆیە پێشمەرگە بەبێ کوردستان و کوردستانیش بەبێ پێشمەرگە هیچ مانایەک نابەخشێت.